بینەرانی عزیز سڵاوتان لەبێت. بەڕێزان لە پاش هەرسی شۆڕشی ئەیلول و لە ساڵی 1975دا کۆمەڵێک پێشمەرگە و کەسایەتی سیاسی و چەند هێز و ڕەوتێکی جیاواز لە نێو نوچەبەرەی یەکێتی نیشتیمانیدا کۆبوونەوە و لە بەردۆخێکی سەخت و لە لووتکەی ناومێدیدا دەستیاندایەوە چەک و جارێکی تر جاری بەردەوامی و درێژەدان و کۆڵەدانیان بە شۆڕش و بەرەنگاریدا و بە ناوی شۆڕشینەوە دەستیان بە شۆڕش کردەوە. ئەوەی ئەم شۆڕشە نوێی لە شۆڕشی پێشوو جا کردەوە بوو کە لە نێو نیمچەبەرەی یەکێتیدا چەندین هێزی جیاواز و ڕەوتی جیاواز و پارت و ڕێکخراوی جیاوازی نەتەوەیی و سۆسیالیستی و دیموکراتی و ڕاستڕە و چەپڕە و چەندین کەسایەتی سیاسی و سەربازی لە خۆدا کۆ کردبوو کە لە ڕواڵەتدا وەک هێزێکی گەورەی سیاسی و سەربازی نیشتیمانی دەردەکەوت. بەڵام ئەم پێکەوە بوونە زۆری نەخایەند و درزی تێکەوت هەر لە سەرەتاوە ڕەوت و ئاراستە جیاوازەکان کەلتوری یەکتر قبولکردنیان وەلانا و هێز و کۆمەڵە و لایەنی جیاواز سەریان هەڵدا. بەشێک لەم هێزانە لە سەرکردە و کادیرە کۆنەکانی شۆڕشی ئەیلول و باڵی جەلالی و مەلایی پێگات بوون و خاوەن ئەزمونێکی سیاسی بوون. بەشێکی دیکەشیان چەندان لاوی خوێن گەرم و تازە پێگەیشتی خوێنەوار و گۆشکرا و بەبیری چەپ و سۆسیالیستی لە نێویاندا یەکێک لەو هێز و لایەنە دیارانەی نێو نیمچەبەرەی یەکێتی کۆمەڵی مارکسلینینی کوردستان بوو کە دواتر بە کۆمەڵی ڕێژدەرانی کوردستان ناسرا. بەڕێزان بۆ قسەکردن لەسەر بارودۆخی دوای هەرس و سەرهەڵدانی شۆڕشی نوێ و دامەزرانی نیمچەبەرەی یەکێتی و مێژووی سەرهەڵدانی کۆمەڵی ڕێژدەران و کێشە و ملوانەی فکری و شخصیەکان و ئاکام و دواڕۆژەکانی ئەم ڕەوتە و چەکەری سەرهەڵدانی ڕەوت و باڵا جیاوازەکانی نێو هەناوی کۆمەڵە ڕوودا و مێژوو بەگرنگی زانی میوانداری یەکێک لەسەر کردە و کادیرە دیارەکانی کۆمەڵە و ئاڵای شۆڕش بکات بۆ گفتوگۆ لەسەر مێژووی ئەو ڕووداوانەی ڕابردوو کە ئەویش ئەدیب و پێشمەرگە مامۆستا پشکۆ نەژمەدینە. مامۆستا گیان زۆر بەخێر بێی بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو خۆشحاڵ بووین بە ئامادەبوون و سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکە. سپاسدانەکەم خۆشحاڵم کاک فیسەڵ. مامۆستا پشکۆیان بۆ بەچاوڕوونی بینەران پێم خۆشە سەرەتا ئەو پرسیارە بکەم بپرسم پشکۆ نەژمەدین کێیە؟ بەڵێ من پشکۆ نەژمەدین یاخود وەکەوەی کە لە ریزەکانی کۆمەڵی ڕێژدەرانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی و جەماوەری ئەو ناوچانەی کە ئێمە کار و خەباتی سیاسیمان تێدا کردووە دەتوانم بڵێم مامۆستا پشکۆ کە تەمەنی من یاخود گەنجێتی من مێر منداڵی من لە قۆناغ و سەردەمێکدا بوو کە سیاست پەلی بەسەر هەموو شتەکانە کێشا بوو. سیاست هاتو زۆر بە زووی پەلی گرتین، هاتە کۆڵەڵون لەگەڵمان یاری کرد، هاتە قوتابخانە لەسەر مێزی خوێندن لەگەڵمان دانیشت، لە بەخچەکانی زانکۆ پیاسی لەگەڵ کردین، دواتر بە ناچاری پەلی گرتین و بردینە شاخ. من دەتوانم بڵێم هەر لەو تەمەنی گەنجێتیەمدا لە کۆتایی شەستەکانی سەدەی ڕابردوو دەتوانم بن لە ساڵی 1969 دەبمە ئەندامی پارتی دیموکراتی کوردستان پاشتریش بەردەوام دەبم تا ساڵی 1974 و نسکۆ و هەرسی بزوتنەوەی چەکداری کورد و پاش ئەوە لە کۆتایی 75دا من پەیوەندی دەکەم بە کۆمەڵەی مارکسلینینی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. ساڵی 77 کۆلێژی کشت و کاڵی زانکۆی سلێمانی تەواو دەکەم و لە سەرەتای 78دا و یا لە مانگی نیسانی 78دا من پەیوەندی بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەکەم. لەوێەوە کار و چالەکیەکان دەست پێ دەکا، ئەرک و کارەکان زیاتر و قورستر دەبن. من قۆناغێک کادری سیاسی کۆمەڵە، قۆناغێک لێپرساوی لیژنەی ناوچەی هەڵەبجە یەکێتی نیشتیمانی کوردستان، قۆناغێک ڕابەری سیاسی هەرێمی یەک و پاشان هەرێمی سێ، سەردەمێکی تر لێپرسراوی کەرتی ڕێخستنی کۆمەڵی ڕێژدەرانی کوردستان لە هەڵەبجە و بەشداری هەر سێ کۆنفرانسەکەی کۆمەڵی ڕێژدەرانی کوردستانم کردووە و ڕەنگە بۆ دوجار لە پاشی کۆنفرانسی سێ لە ساڵی 1984 من دەبمە ئەندامی دەستگای ناوەندی ڕۆشنبیری کۆمەڵی ڕێژدەرانی کوردستان. لێوە سەرۆکارم لەگەڵ نووسیندا دەبێت و پاش ئەوەش کێشە و گرفتەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵی ڕێژدەرانی کوردستان خەست دەبێتەوە، تون دەبێتەوە، دەئاڵۆسکێ. لەوێدا من دەبمە کەسێک وەکو با بڵێم کەسێک لەو ڕووتە ریفۆرمیست خوازەی ناو کۆمەڵی ڕێژدەرانی کوردستان و پاشان دەبمە یەکێک لە دامەنزێنەرانی ئاڵای شۆڕش. زۆر باشە مامۆستا،
یەک بە یەک بەپی کات و توانە ئەچینە سەر ئەو وێزگە جیاوازیانەی قۆناغی سیاسی پشکۆنش بەدین. ئێستا ئەمێ بتگەڕێنەوە بۆ ساتە وەختی هەرسی شۆڕشی ئەیلول. بێگومان تۆ ئەو کاتانە دوور و نزیک بە ئاگا و بەشدار بووی لە کاری سیاسیە، ڕەنگە بە شێوەیەکی نهێنی و ناڕاستە خۆ، بەڵام تۆ خوێندنەوەت بۆ هەرس بە دوو ئاراستە یا بە بڵێن بە دوو شێوازی جیاواز خوێندنەوەت بۆ هەرس کردو، بۆی کە باست لەوە کردووە هەرس هەم کارەسات بوو هەم زەمینە بوو. مەبەست لەم ئەم پارادۆکسە و لەم تێگەیشتنە دوو ئاراستە جیاوازە لە قۆناغی هەرس چیە لە تێڕوانینی پشکۆنش بەدینەوە؟ بڵێ من پێش وەخت دەمەوێت ئەوە بڵێم کە ئێمە ئێستا ساڵی 2013ە و بۆ ئەوەی قسە لە سەر مێژوو بکەین و ڕووداوەکانی ناو مێژوو هەڵبسەنگێنین و بینرخێنین، دەبێ بە پێیژەکانی مێژوودا بگەڕێنەوە بۆ خوارەوە 30 ساڵێک بۆ خوارەوە ڕاستیەکەی بۆی بتوانین لەوێ قسە و باسێک لەسەر ئەو ڕووداوانە بکەین کە ڕووداوی گرنگ و چارەنووساز بن بۆ بزوتنەوەی سیاسی میلەتی ئێمە. مەبەست لەم قسەکردانە ینی تەنها و تەنها خوێندنەوەی مێژووە هەڵسەنگاندنێتی بۆ ڕووداوەکان و بە هیچ شێوەیەک مەبەست لە زەقکردنەوەی لاپەڕەشەکانی مێژووی ئێمە نییە، بەڵکو مەسەلەکە ئەوەیە کە ئێمە بتوانین لەو لاپەڕەشانە لەو ڕووداوە نەخوازراوانەی کە لە مێژووی ئێمە ڕووی داوە دەرس و پند وەربگرین ڕاستیەکەی. و من ئەگەر لە بەردەوامی قسەکانمدا ناوی کەسێک یا هەر سەرکردەیەک هەر لایەنێک بێت، ڕاستەکەی تەنها ئەوەیە کە ئەوان خودی خۆیان کارەکتەر بوون لە ڕووداوەکاندا و بۆ من لە قسەکردنیشدا دەمە هەر ئەوەش بڵێم کە هیچ پێشگرێکی کاک و بەڕێز وانە بەکار نابەم لە قسەی ئەوەی کە هەت نە لە نووسیندا نە لەم جۆرە دیمانە و چاوپێکەوتنانەدا داوای لێوردن لە هەموو لایەک دەکەم و ئەوەش لە شکۆی هیچ کەسێک کەم ناکاتەوە. بە حقیقەت هەرسی بزوتنەوەی چەکداری لە ساڵی 75دا یەکێک بوو لەو ڕووداوانەی کە بە زۆر باردا کارکردی کردە سەر بارودۆخی کۆمەڵایەتی سیاسی فەرهەنگی کەلتوری میلەتی ئێمە. من لە زۆر شوێن باسی ئەوم کردووە کە ئەم هەرسێکی چەکداری نەبوو، ئەوەندەی هەرسێکی سیاسی و هەرسێکی دیپلۆماسی و هەرسێک بوو کە پەیوەندی بە هەلومەرج و پەیوەندی نێودەوڵەتەکانی ئەو سەردەمە و شەڕی ساردەوە هەبوو کە کوردستانیش با بڵێم یا ئەو تنگژەی ئێمە و کێشەی ئێمە بوو بەشێک لەو ڕووداوە سیاسیانی کە لە دنیادا دەگوزرا. بەڵام خودی ئەم هەرسە کارەسات بوو لەری ڕۆحیەوە بە میلەتی ئێمە، کارەساتێکە بۆ کەسانی ناسیاسی و بۆ خەڵکی گشتی خەڵک با بڵم شتێکی چاوەڕوان نەکراو بوو، بەڵام بۆ کەسانێک کە ئەگەر مێژوو نووس بن یا بڵێ مێژوو بخوێننەوە یا سەریان لە پرۆسی سیاسی ئەو سەردەمە دەرچوو بێت تێدەگەن کە ئەمە واقعێک بوو حتمێتێک بوو دەبوو ئەم مەسەلەیە ڕوو بدات. ڕوودانی ئەم مەسئلەیە بە جۆرێک لە جۆرەکە من دەتوانم بڵم کە ئەو کارەساتە بۆ خۆی دیوێکیشی هەبوو کە ئەمە دیوێکی پۆزیتیڤە، دیوێکی گەشە کە ئەویش ئەوەیە کۆتایی بە قۆناغێک هێنا کە ئەویش قۆناغی تاگەڕابرایەتی بزوتنەوەی سیاسی کورد بوو، ینی بوونی یەک حزبی پێشڕۆ لە کوردستاندا کە ئەو بتوانێت سەرجەمی پرۆسە سیاسیەکان دیاری بکات. بەس لە زمینەکە ئەمە زمینەیەکی ڕەخسان بۆ ئەوەی لە کوردستانە فرە حیزبی، فرە سیاسی، فرە ڕێکخراوەیی، فرە ڕای بیر و بۆچوونی جیاواز دا بمەزرێت و من دەتوانم بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ تەرکی بوو شکڵی کە دروست بوو لەسەر پاشخانی مێژووی کۆمەڵی مارکسی لینینی کوردستان دەتوانم بڵێم یەکێک لە سەروەریەکانی ئەوەیە کە توانی ئەم نیمچەبەرەیە و ئەم بیر و ڕاوڕەوتی جیاواز لە نیمچەبەرەیەکا کۆ بکاتەوە و ئەمە بتوانێت وا بکات کە هەم شێوەیەکی دیموکراتیک بەناوڕۆکی بزوتنەوەکە بدا و هەمیش بتوانێت زمینە و هەلومەرجێکی ئەوە برەخسێنێت کە زۆربەی زۆری ئەو توێژە خوێندەوار و ناخوێندەوار و سیاسی و ناسیاسیانە لە چوارچەوەی بزنەوەیکی نیشتیمانی و نەتەوەیە کۆ بکاتەوە کە من پێم وابێ ئەمە یەکێکە لەو خەسلەتانەی کە یاخود لەو دیاردەی کە نسکۆ یاخود هەرس هێنایە پێشەوە لە کوردستاندا. باشە مامۆستا گیان، بارودۆخی دوای هەرس خەونی زیندووکردنەوەی شۆڕش، ئومێدی زیندووکردنەوەی شۆڕش ئەو ساتە وەختانە چۆن هەڵەسەنگێن یا بە بڵێم چۆن بیر لەوە کرایەوە کە کۆمەڵێک ڕەوتی جیاواز، کۆمەڵێک ئاراستەی فکری سیاسی جیاواز لە ناو نیمچەبەرەیەکە کە بە نیمچەبەرەیەکی نیشتیمانی کوردستان ناوزە دەکرێت کۆ بکرێتەوە.
ئایا لەو ڕۆژگارە بیر لەوە نەکرابوو کە کۆکردنەوەی ئەم ڕاوتۆ جیاوازانە ئەم ئاراستە جیاوازانە لە دەرەنجامە ئەوەی لەکەوێتەوە کە هێشتا تێگەیشتنی ئینسانی کورد بە تایبەتی سیاسیەکان لەبار نییە بۆی کە کەلتوری یەکتر قبولکردن و سیاسەتی هاوبەش و پێکەوە کارکردن دەست نادا. ئەو تەجروبەیە ینی ئەگەر چی بۆ کورد شتێکی تازە و نیە و بەڵام شتێکی زۆر تازن نەبوو لە دنیای بزوتنەوەی شۆڕژگەری دنیادا مەسەلا هەر لە ڤێتنام و با بڵێم چین و هەتا بزوتنەوەی ڕزگاری فەڵەستین وانە سیر بکەی کە ئەم جۆرە نیمچە بەرەیە ئەم بەرەیە و کۆکردنەوەی ئەو حیزب و ڕێکخراوە جیاوازدان لە چوارچێوەی بەرێکدا شتێکی ئەوە بووە ینی شتێکی ئاسایی بووە لە کوردستان ئەمە تەجروبەیەکی نوێ بۆ ڕاستیەکەی و ئینسان ئێستا ناتوانێت قسە لەسەر ئەو زەمانە بکات بڵێ داخۆ ئەو زەمانە بیر کراوەتەوە لەوەی کە ئەم هێشتا زەمەنی ئەوە ناهاتووە هێزە سیاسەکانی کورد ینی کولتوری سیاسی کورد ئەوە نییە کە بتوانێت پێکەوە لە چوارچەوەی بەرەیەکە و بەسەرکردایەتێکی بە کۆمەڵ و جەماعی بتوانێت ئەو کارە بکە بەڵام ئەم ئەزمونە لە سەرەتادا ئەزمونێکی گرنگ و بایەقدار بوو ئەزمونێکی بە تەسیر بوو بۆ باڵم زیندووکردنەوەی ڕۆحی مەقاومەت و شۆڕژگەری لە کوردستاندا و ئەمە ناوەڕۆکی ئەم بابلم ناوەڕۆکی ئەم بەرەیە ئەم نیمچە بەرەیە کە لە دروست بۆ کوێکێتی نیشتمانی کوردستان لەسەر خەبات و تێکۆشانی کۆمەڵی ڕژدە مارکسیلینی کوردستان دروست بووە و بەشێک لە کۆمەڵی مارکسیلینی کوردستانیش با بڵێم خۆیان بڕوایان بەوە هەبووە چکە ئەو کاتانە ئێمە دەبێت بزانین کە سەردەمێک بوو قۆناغێک بوو کە بزوتنەوەی چەپی شۆڕژگەری لە دنیادا بە تایبەتی بزوتنەوەی ماوەویستی و بڕابوون بە خەباتی چەکداری و حیزبی پێشڕە و بەرەی نیشتیمانی ئەمە شتێکی متبع بوو لە دنیای کۆمونیستی ئەو کاتەدا و ئەمە ئینسان دەتوانێت بڵێ ڕەنگە یەکێک لە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ زۆر دواتر مەسلە کتێبەکانی تاڵەبانی بخوێنینەوە تاڵەبانی کەسێک بووە لەوانەی کە ئاڵا هەڵگری ئەم جۆرە خەبات و ئەم جۆرە تێکۆشار و ئەم جۆرە بەرەیە بووە و ئەمەش ئێستا کە بڵێن دوجار کە تاریخی پێکاتنی کۆمەڵ و خەباتی کۆمەڵە دەخوێن لە 70 بۆ 75 ئێمە ئەو پەیوەندی دیالکتیکی زۆر توندە دەبینین لە بینی سەرکردەکانی کۆمەڵە و مامجارەکە ئەو کاتە لە دەروی کوردستان ژیاوە ینی بە هاوکاری هەردوو لایەن بە هاوکاری هەردوو لایەن بە توێرێزەکردنی هەردوو لایەن بۆ داڕشتنی ئەم نیمچە بەرەیە ئەو مەسەلەی هاتوۆتە پێشەوە ئەم ئەزمونەش دەتوانم بڵێم هەتا ناوەڕاستی هەشتاکان و کۆتایی هەشتاکانیش بە جۆرە جۆرەکان ئەزمونێکی سەرکەوتوو بووە بەڵام دیسانیشەوە بەپێ ئەو واقعا کۆمەڵایەتی و کەلتوری و ڕۆشنبیریە کە لە وڵاتی ئێمەدا هەبووە تووشی جۆرێک گرفت و کێشە هاتووە کە ئەوە ڕەنگە دواتر ئینسان بتوانێت باسی لێوە بکات. زۆر باشە مام سابشکۆ ئێستا ئەگەر پێڕابگەین پێم باشە بچینە سەر قۆناغ و وێزگە جیاوازیە سیاسیەکانی مێژووی خەباتی پشکۆنەژ مەدین. چەند ساڵێک ئێوە سەرقاڵی خەباتی ژێرزەمینی بوون بەر لەوەی کە ڕاستەخۆ پەیوەندی بە شاخ و هێزی پێشمەرگەوە بکەن. پێم وابێ 2 ساڵ خەریکی کاری نهێنی و خەباتی ژێرزەمینی بوون. ئەو قۆناغە ئەو 2 ساڵی پشکۆنەژ مەدین چۆن تێپەڕی و ڕۆڵ و چالاکی ئەو لە ڕۆژگارەیە چی بوو؟ بەڵێ قۆناغێکی سەخت و دژوار بۆ ڕاستیەکەی و کاری نهێنی یاخود کاری ژێرزەمینی کە ئەو سات پەیوەندی بە کۆمەڵی مارکسیلینی کوردستان و پاشتەلێکێتی نیشتمانی کوردستانەوە هەبوو جۆرێک لە با بڵێم هەم هۆشیاری ئەویست هەم جەبەزەی ئەویست هەم وردەکاری دەویست و ئەو کاتانە بوو کە ڕاستەکەی بەعس بە هەموو شێوەیەک ینی هەولی ئەوەیەدا کە ئەو ڕێخستنە بەر گورزی خۆی بداوە ئینسان دەتوانێت ئەوەش لە تاریخەکە دەیخوێنینەوە ینی گورزی ئێجگار گەورە بەر کۆمەڵی ڕێژدەرانی مارکسیلینی کوردستان کەوت لەو سەردەمەدان لە 75 و 76دا بەڵام ئەم ڕێخستنە لەبەر ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان کۆمەڵێک پرەنسیپی زۆر تند و زۆر با بڵێم لینیانەی هەبووە بۆ دروستکردنی تەلاری ڕێخستن و بە شێوەیەک ئەوە بێت کە بتوانێت ئەو نهێنیە بپارێزێت ینی ئێمەش با بڵێم بەشێک بووین بە تایبەتی من لە کۆتایی 75 باسم کرد تاکو سەرەتای 78 ڕەنگە هەمووی 2 ساڵ و شتێک بێ بکە من لە شارە خەباتی نهێنیم کردووە و من ڕاستەکەی ئەو کاتانە هەم لە هەڵەبجا و هەم لە سلێمانی کە ئەو کاتە قوتابی زانکۆ بووم بە هاوکاری هەموو ئەو هاوڕێیانەی کۆمەڵە کە هەندێکیان شەهید بوون ڕاستی بەداخەوە و هەندێکیان ئێستاکە ماون و هەندێکیان با بڵێم ڕەنگە هەر پاش فترەیە گوازیان لە خەباتی سیاسی ئەوەی هێنا بەڵام بەگشتی بە هەوڵ و تێکۆشان و هیمەتی ئەو خەڵکانە ئێمە توانیمان ئەوەی بکرێ کردمان لە خزمەتی با بڵێم پتەوکردنی ڕێخستنی ناوشار و وەکو با بڵێم سەنگەرێکی ناوەش بۆ پشتگیریکردن لە هێزی پێشمەرگەی کوردستان ئەوە هەموو لایەکمەندی داماندوو بووین ڕەنگە من کەمترینیان بوون کەسانێکی زۆر هەن کە زۆر لە من زیاتر ماندوو بوون و زۆر لە من زیاتر قوربانیان داوە بە تایبەتی لە ڕێخستنەکانی شاردا. دواتر پشکۆنەژ مەدین چۆن پەیوەندی کرد بە شاخ و هێزی پێشمەرگەی کوردستانەوە چۆن
ئیدی دەستبەرداری خەباتی ژێرزەمینی بوویت و ڕێی شاخەکانە بەڵێ ئەوە سەردەمێک بوو کە ڕاستیەکەی من تازە کۆلێجم تەواو کرد بوو و ئەو سەردەمانەیەش کەسێک کە زانکۆ تەواو بکە یا خوێندن تەواو بکە دەبوو بچێتە بەشی سەربازی لە عێراقدا. بەڵام من لەبەرەوەی با بڵێم هەم لە ناو بەڵێم مەکتەبی حیزبی بەعسی مەکتەبی حیزبی مەکتەبی قوتابیانی حیزبی بەعس لە زانکۆی سلێمانی ینی کۆمەڵێک با بڵێم پرس و کۆمەڵێک ئەویان لەسەر من هەبوو، کۆمەڵێک تێبینیان لەسەر من هەبوو کە من هەتا جارێک ئاوا بوو کە من جارێک لە زانکۆ بمێشە زانکۆم تاوا نەکرد بوو، ینی لێپرسراوی مەکتەبی قوتابیانی بەعس لە جامعە کە ناوی سەباح بەهائەدین بوو، ینی بەناچاری منیان سوار کرد لە سیارەیەک بدمە بۆ مدیری ئەمنی ئاسایشی سلێمانی و لەوێ قسەیان لەگەڵ کردم و پاشتر ئەوان گومانیان لەوە هەبوو کە من لە ڕێکخراوەکە کار بکەم. بەرحالە کە منی ئینکاریم لێ کرد وەرەقەیەکیان هێنا پڕیان کردەوە وتیان تۆ دەبێ ئیمزای بکەیت لە خوارەوە. ئەم وەرەقەیە ئەو پاچە لاپەڕێژ با بڵێم لێی نووسرا بوو کە من بەڵێنی ئەوە ئەدەم هەر کاتێک ئەگەر من بۆم سەلمێنرا کە من ئەندامی هیچ حیزبێکی ترم جگە لە حیزبی بەعس باشە لە کوردستاندا ئەو کاتە ینی حیزبی بەعس یاخۆ ئەو دەسەڵاتە بۆ هەیە بە هیچ محاکمەیەک من ئیعدام بکە و من ئەمەشم ئیمزا کرد بوویان. پاشتر کە لە سەربازی و ڕاستیەکەی یەک دوو جار بڵێن زابتی ئیستیخبارات یاخود ئەوە ئەفسەری ئیستیخباراتی بەعس بانگی کردم بۆ ژوورەکەی خۆی و کۆمەڵێک تاحقیقاتی لەگەڵ کردم. بەرحال لەو کاتەشتا ئێمە کۆمەڵێک لە هاوڕێکانمان گیرا بوون و بەر ئەو گورزەکەوت بوون کە لە ساڵی 76 و 77 و هەموو لە زیندان بوون، هەندێکیان ئیعدام خاڵە شەهابووانەوە پێشترە. بەڵام با بڵێم شەهید ئەنوەر حەمەمین کە بە هیوان ئاسرا بوو و کۆمەڵێکی دیکەش مامۆستا عومەر حەمەد ساڵح مەسەلا ناکرێن ناوبێرم داوای لێبوردنەکەم چونکە دەزانم کە توانستی یادەوەری و زاکرێم یارمەتی ئەوم نەدەن ناوی هەمویان بەرم و ڕەنگە ئەو کاتە کەسێک تووشی گلێم نێک. بەڵام بەرحال کۆمەڵێک خەڵکی کێکۆشەر لە زیندانەکانی بەعسدا بوون و ئێمە چاودێرێکی ئێجگار گەورەمان لەسەر بوو. بۆیە من ئاگاداری کۆمیتەی ڕێخستنی ناوخۆم کرد کە من ناتوانم درێژە بەوە بدەم کە من لە بەشی سەربازی حکومەتە بمێنمەوە، من دەمەوێت بچمە دەرەوە. ڕاستەکەی ئەوانیش بە شێوەیەک تەرتیبیان کرد کە من بتوانم لە ماوەی هەفتەیەکدا سلێمانی بەجێ بهێڵم. دیارە من لە ئەزمونیات بە وردی باسی ئەوم کردووە، بەڵام بەرحاڵ دواتر لەبەرەوەی ئەو کاتانە مەفرەزەی پێشمەرگە بە ئاسایی نەئەدۆزرانەوە، ئەوان بەنیان بنێرن بۆ ناوچەی قەرەداخ، بەڵام ئەو کارە جێبەجێ نەبوو. بەرحالێک من بە جهدی خۆم و لە ڕێگەی یەک دوو هاوڕێی دیکەوە لە سلێمانی توانم بگەمە هەڵەبجە و لە هەڵەبجەشەوە ئەو سەفەرە ئەفسونایەوەمان دەست پێ کرد کە 10 ساڵێکی خایاند. ساڵی 78 ساڵی 78 حوتی نیسانی 1978. زۆر باش. تۆ باس لەوە کردو کە شۆڕشی نوێ و شەڕی خوێناوی براکان پێکەوە لەدایک بوون. بەبەست لەم دەربڕینە چییە؟ بەڵێ بەداخەوە ینی من کە باسی ئەوم کرد کە ئەو ئەزمموی فرەحیزبی لە کوردستاندا ئەزمونێکی زۆر تازە بوو، ڕەنگە هەر بۆ خۆی با بڵێم پارتی دیموکراتی کوردستان کە ساڵانێکی ئەجگار زۆر ڕابەرایەتی بزوتنەوەی سیاسی کوردی کردو ڕابراتی بزوتنەوەی چەکداری کردووە، ڕەنگە ئەم مەسئلەی بە ئاسانی پێهەزم نەدەکرات. بۆیە ینی کە هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستان دروست دەبێت لە کوردستاندا، یعنی ئەتوانم بڵێم هیچ زۆر ناخەیان. یعنی ساڵی 76 سەر بڵێن مەفرەزەکان دەچنە دەرەوە، لە ساڵی 77دا تووشی شەڕی ناوخۆ و تووشی بەریەکترکەوتن دەبن لە سەرەتاوە لە ناوچەی بادینان کە ئەو مەفرەزانەی کە لە سووریاوە گەڕابوونەوە دەبوو ئەوانە بنە دەست پێشەنگی هەستانەوەی بزوتنەوەی چەکداری و پڕکردنەوەی سەنگەرەکان، ئەوان لەوێ شەهید بوون. پاشتانە ئەم شەڕەش وردە تەنیەوە بۆ ناوچەکانی سۆران و ناوچەکانیکە و وای دەکرد کە بەداخەوە ینی زۆر بەداخەوە کە ئێستێم بۆ مێژووا دەچینەوە دەبێ بڵێن ئەو شۆڕشی نوێ و لەگەڵ شەڕی براکان و لەگەڵ ئەو لافاوە خوێنی کە بەناحەق ڕژا پێکەوە لەدایک بوون، ئەوەش پەیوەندێکی بە کەلتوری سیاسی بزوتنەوەی سیاسی ئێمەوە هەیە. بەڵام خۆبەر لە شۆڕشی نوێ شەڕی براکان ئامادەی هەبوو، ینی مێژووی ئێمە
خاڵی نییە بەر لە شۆڕشی نوێش نەخێر نەکخەر خاڵ بەر لە شۆڕشی نوێش و بەر لە شۆڕشی ئەولیلوش و ئەگەر بڕێنەوە بۆ ئەمارەتەکان کوردەکانی ژانی ئەمە کەلتورێکی سیاسیە لای ئێمە و ئەوە دیارە شیکردنەوە و لێکۆڵنەوەیکی ئەجگار قوڵی دەوێت بۆچی ئەنی ئەم شەڕی نێوخۆ و کوشتنی براکەن لای ئێمە بەو شکلە قوڵ بووتەوە و هەتاکو ئێستاکە زمینەی کۆمەڵایەتی و سیاسی و ڕۆشنبیری با بڵێ میلەتی ئێمە نەیتوانێت ئەم دیاردەیە بن بڕ بکات بەداخەوە ئەندە شۆڕشی ئەولیل ئێمە دەزانین لە 64ەوە بۆ ساڵی هەفتا مەسلا بە شێوەیە لە شێوەکان ئەو شەڕی کوردکوشتن و شەڕی براکان بەردەوام بووە بەیان 11 ئازار دیارە زۆرێک لە دەستکەوت و لە زۆرێک لە ئەوەی هەیە بۆ بزوتنەوەی سیاسی میلەتی ئێمە بزوتنەوەی ڕۆشنبیری میلەتی ئێمە ڕەنگە یەکێک لە خەسلە بەرئەنجامە زۆر باشەکانی ئەوە بوو کە ماوەی ئەو 4-5 ساڵە دەتوانم بڵێم شەڕی براکانی خامۆش کرد و کپی کرد و دەورانێکی دیکەی کردەوە لە تەمەنی بزوتنەوەی سیاسی ئێمەدا بەڵام بەداخەوە دەبینن جارێکی دیکە کە دەچینەوە شاخ هەر بەزوی ئەو دیاردە مت بووە ئەو دیاردە دزیەوە مت بووە جارێکە سەر هەڵداتەوە و ئێمە وەکو بزوتنەوەی سیاسی و جەماوەری خەڵکی کوردستان باجێکی ئەجگار گرانی ئەو شەڕی کوردکوشتنە دەدەن. مامۆستا بشکۆ سەرەتای شۆڕشی نوێ هەندێک هەوڵی جدی درا بۆ ئەوەی کە ڕێ لە شەڕی ناوخۆ بژیرێ. جەلال تاڵەبانی نامەیەکی تایبەت بۆ مەلام سەفای بارزانی ئەنێرێ و تایە ئاگاداری کاتەوە لە هەڵەشانەوەی شۆڕش و دەستپێکردنەوەی شۆڕش و تایە داوای ڕێنمایی و هاوکاری و هاوخەباتیەکات. وەڵامی مەلام مستەفا چی بوو بۆچی ئەم هەوڵانە سەری نەگرت؟ ڕاستیەکەی من لە هەوڵەکان بەجۆر لە جۆرەکان ینی ڕەنگە وەکو تۆ ئاگادار بەڵام من دەزانم کە یەکێتی نیشتیمانی کوردستان کە دروست بووتەوە لە نانی دامەزێنراوە لە ساڵی 1975 لە 25/5/1975 لە یەکی شەشە بەیانەکە دەردەچێت ئەنی لەوێەوە کۆمەڵێک ئامادەسازی کراوە بۆ ئەوەی ئەوەندەی بکرێ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ سەرکردایەتی کاتی ئەو کاتی پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ خوالێ خۆشببوو مەلا مستەفای بەرزان و کوڕەکانی بە جۆرێک لە ینی نامە و نامەگۆڕینەوە هەتا دانیشتنیش هەبووە لە شام لەگەڵ خوالێ خۆشببووی ئیدریس بەرزین لەسەر ڕێککەوتن لەسەر ئەو مەسئلانەی کە دەکرێت لە کوردستاندا لە ئایندەدا جێبەجێ بکرێن بەڵام بەداخەوە ینی ڕێککەوتنەکان دانیشتنەکان و پرسوڕاکان هەر بەو شێوەیە مانەوە ڕووی پراکتیکەوە نەکرا ئەو مەسلەیە جێبەجێ بکرێت و ڕاستیەکەی خوێنەکە جارێکی کەش بەربوویەوە یاخو بزوتنەوەی سیاسی میلەتی تووشی خوێن ڕێزی بجارێکی باشە باس لە ڕێکەوتنی شام کرد ساڵی 1976 لە سووریا کۆبوونەوەیەک لەگەڵ ئیدریس بەرزانی ئەکرێت ڕێکەوتن لەمەڕ هاوکاری و هاوخەباتی ئیمزا ئەکرێت بۆچی ئەم دانیشتن و کۆبوونەوە و ڕێکەوتنانە لە هیچ شوێنێک بڵاو نەکرانەوە و بەدی کۆمێت نەکران و نەکرانە بابەتێک بۆەوەی ڕێگر بێ لە بەردەم شەڕی براکەن. ئەنی بەداخەوە من ئەو کاتانە مەسئولیەکی نیشتمانی کوردستان نەبووم یا با بڵێم سەرکردایەتێکی نیشتمانی نەبوو بەڵام بێ ئاگاش نەبوو بەڵام بێ ئاگا منیش ڕەنگە وەکو خوێنەرێک یاکو کادرێک ئەندامێکی کۆمەڵە ئەو شتانم بیست بێ بۆ منیش پرسیار بوو من لە چەندین لێکۆڵینەوە ئەحمان پرسیارم کردووە کە دەکرێت ئەو متنی ئەو ڕێکەوتن نامانە وەکو دۆکۆمنت بۆ دراسەکردن و لێکۆڵینەوە بڵاو بێتەوە ئێستا وردۆ دەبینین ئێمە مەسەلا لەو کتێبانی کە ئێستاکە دەردەچن هەندێک مەسائل بۆ نمونە ئەو کتێبەی کە عومەر شەغموس وەکو بیرەوەری خۆی دەری کردووە مەسەلا دیارە عومەر شەغموس کەسێکە یەکێکە لە دامەزرێنرانی یەکێتی نیشتمانی کوردستان و سیاسەتێکی ئەوە سیاست مەدارێکی دەرکەوتوو بەتوانە ئەوەیە مەسا ئەو لێ مەسەلا هەندێک دۆکومنتی بڵاو کردوێتەوە لەسەر مەسەلەی شەڕی هەکاری ینی لەسەر ئەوەی کە چۆن عەلی عەسکەری ئەوان محاکەمە دەکرێن پاشان چۆن شەهید دەکرێن ینی هەموو ئەمانە بە ئیمزای ئەو کەسانی کە دادگایەکان کردو بە ئیمزای ئەو کەسانی کە فەرمانی ئەوکان کردو ئەنی ئەمانە شتی نوێن بۆ ئێمە پاش چەندین ساڵ بڵاو دەبێتەوە و ئەمانە جێگای مشتمر و لێکۆڵینەوەن ڕاستیدا و دەکرێت بۆ مێژوو ئەم مەسەلان ساغ بکرێتەوە و دەشکرێت ینی هەتا ئەو لایەنانەی کە با بڵێم بەرپرسیارن لە مەسئلەی شەهیدکردنی کەسێک سەرکردەیەک ینی دەبێت بە جۆرە لە جۆرەکان ئێستا ئیتر پاش 30 ساڵ ینی
هەوڵ بدرێکە ڕەدی ئەتیباریان بۆ بکرێتەوە ڕەتکە داوای لێبوردن لە کەسوکاریان لە خەباتیان لێ تێکۆشان ینی وەکو سەرکردەیەکی نیشتیمانی حسابیان بۆ بکرێت لەبەر ئەوەی کە لە شەڕێکدا شەهید کراون ینی بەناحەق ینی شەڕ شتێکی دیکە من زۆر جار گوتومە وام گوتووە کە ئەو خەڵکانی لە شەڕی ناوخۆدا شەهید دەبن ینی هەمیشە ینی گومام لەسەر مەسەری پرۆسی بڵێن چەمکی شەهید بوون هەبووە بە حقیقەت ینی بەڵێ لە ئەزمونیادا بەڵام کەسێک کە بگیرێت ینی دیل بێت و ئیعدام بکرێ ئەمە مەسلەیەکی دیکەیە ینی ئەمە تاوانێکە گەورەترە لەوەی لەو تاوانانەی کە لە خودی شەڕی ناوخوا کراوە بۆیە دەکرێت ئێستش نەڕۆشتە بڕوا ڕەدی اعتیبار بۆ ئەو مەسلەن بکرێتەوە و ئەو لایەنەی کە بەرپرسە لەو تاوانە دەبێت داوای لێبوردن بکات. زۆر باش مامۆستا گیان پشوویە گۆرەگرین و پاشتر بەردەوامین بەڕێزان پشوویەکی کورت و دواتر بەردەوامین و ئەگەڕێنەوە بەلاتەن.